سیاسی کۆمەڵ ئیسلامیان کردووە پێکهاتوون لە سەرجەم لایەنە سیاسیەکان جگە لە پارتی دیموکراتی کوردستان دیارە سەردانە لەسەر خواست و داواکاری کۆمەڵ ئیسلامی بۆ وەک دەست پێشخەریەک بۆی کە لایەنە سیاسیەکان پێکەوە کۆ ببنەوە چارەسەرێک بۆ دۆخی ئێستای دووست بدۆزرێتەوە دوجار دیارە کۆمەڵ ئیسلامیان لێ پێشنیاری هەیە بۆ لایەنە سیاسیەکان و ئەوانش تێبینی و سەرنجی خۆیان دەخەنە سەر پێشنیارەکانی کۆمەڵ ئیسلامی و دوجار هەموو وەکو پرۆژەیەک گەڵاڵە دەکرێت سەمە دیارە کۆمەڵ ئیسلامی لەم کۆبوونەوەی ئەوەی کە کردوێتی بۆ دووست لە ڕێی پەرلەمانتارەکانی لە بەغدا دەخاتە ڕووچکە ئێستا لە کۆبوونەوەکەیدا جگە لە ئەنجومەنی سیاسی کۆمەڵ ئیسلامی کە چەندەندامیشیان لە کۆبوونەوەکەن سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ ئەحمەدی حاجی ڕەشیدش بەشدارە لە کۆبوونەوەکەدا بۆیە باز لە دۆخی دووزی کردووە هەوڵانی کە فراکسیۆنی کۆمەڵ لە بەغدا ئەنجامی داوە لەسەر دۆسیەی دووست و هەروە ئەو هاوکاری و ئەو هەماهەنگی کە کۆمەڵ ئیسلامی لە ناوچەکان هەم لەگەڵ ئاوارەکانە هەیبووە و دەستپێشخەرانەی بۆ هێورکردنەوەی دۆخی دووست کردوویەتی دەیخاتە ڕوو بۆ ئەوان جگەل لەمەش هەمویان دەیانەوێ ئەم کۆبوونەوانە بەردەوام بێ کە لەسەر خواست و داواکاری دەستپێشخەری کۆمەڵ ئیسلامی بۆ لەگەڵ لایەنە سیاسیەکانی تریشدا بۆی کە چارەسەرێک بۆ دووست بدۆزرێتەوە و دوجار ئەم چارەسەرە بە لەسەر خواست و ڕێکەوتنی سەرجەم لایەنەکان بێت دوجار کار لەسەرەوە بکرێت کە ئەو دۆخی ئێستا دووزی تێکەوتووە و ماڵوێرانی کە ئێستا بەسەر کووردا هاتووە لەوێ دۆخەکەی هێورتر بکرێتەوە کۆبوونەوەکە بەردەوامە بێ و دوجارش دیارە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیان دەبێت بۆ خەڵک کە لە ئەنجام دیارە و کاتە بۆچی ئەم وەفدە پارتی دیموکراتی کوردستانی تیادا نییە؟ ئەوەی ڕاستی بەمەیکێکە لەو پرسیارە گرنگانەی کە پێویستە دوجار لە خودی ئەوانش دێنە سەر مناسەی کۆنگرە ڕۆژنامەنووسیەکە بپرسێت کە ئایا بۆچی پارتی دیموکراتی کوردستان بەشداری نەکردووە بەڵام ئەمە تا ئێستا ڕوون نییە بەڵام دیارە هەموو لایەنە سیاسیەکانی تر بەشدارن یەکگرتووی ئیسلامی حیزبی شیوعی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی و نوێنەری کۆمەڵ ئیسلامی هەمویان هاتوون جگە لە پارتی دیموکراتی کوردستان پاش کەمێکی تر کۆنگرێکی ڕۆژنامەنووسیان دەبێت و لەوێ دیارە ئەوەی تۆ زانیاریت هەبێ لە ئێستایا ئەم وەفدە داوای چی لە حیزبە سیاسیەکانەکەن؟ دیارە هەمووی خواستی هەمویان لە ئێستادا هێورکردنەوەی دۆخی دووزە کە دیارە بە دۆخی نوێ هەمواردا تێدا پڕێ بە تایبەتی تا ئێستا کوردانیەوەی هەمووی ئاوارن و سەر ڕێ ئاوارەبوونیشیان حکوومەت هێرمی کوردستان بە هیچ جۆرە لێ نەپرسینەوە تا ئێستا ئەوەی کە بەدەستیان گەیشتۆ لە ڕێگەی خێرخوازان و چەند هاوکاریەکی کەمیش سەرەتا لە دەستی وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عراقی بووە و دیارە کۆمەڵ ئیسلامی خستووەتە ڕوو کە لە کۆبوونەوەکەدا کە لە ماوەی ڕابردوودا لە ڕێگەی پرۆژەی بەرنامەی بەخشین و لە ڕێگەی تیمەکانی تری لە مەڵبەندی گەرمیانی کۆمەڵ ئیسلامی و تیمە تەندروستیەکانی تر لە ڕێگەی ڕێکخراوی تەندروستکارانی کۆمەڵ ئیسلامی و چۆن هاوکاری ئاوارەکانی دووسیان کردووە دەیەوێت ئەمە تەنها لە ڕێی دەستی خێرخوازەوە نەبێ بەڵکو دەیەوێت دۆخێکی یا بڵێن چارەسەرێکی گشتگیر بۆ دۆخی ئاوارەکان وەروە بۆ دۆخی دووست زۆر باشە جەلال لە کۆنگرە ڕۆژنامەنووسیەکەیە